سڵتان لێبێت بینەرانی کورسابیز من هاوڕە تۆفیقم ناڵخێم شەوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی عێراق لە ڕەوشی ئاڵۆزی عێراقدا. هەمومانە زانین لە دوای یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دادگای باڵای فیدرالی لەسەر هێڵە بڕیار لە دوای بڕیار لە بەرژەوەندی هەندێک لایەن و لە دژی هەندێک لایەن بڕیارەکانی یەکلا دەکاتەوە. دادگای باڵای فیدرالی عێراق کە باڵاترین دەسەڵاتە لە عێراقدا بڕیارەکانی یەکلاکەرەوەن، ڕەتکردنەوەی نییە، تانە لێدانی نییە و ڕاستەوخۆ دەبێ جێبەجێ بکرێت. تاوەکو ئێستام دادگایە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بڕیارێکی دەرکردووە کە بە تەواوەتی لەلایەن هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بەشێکیان واروە حکوومەتی هەرێمی کوردستانیش بڕیارەکە بە سیاسی دەبینن لەلایەن دادگای باڵای فیدرالیەوە و بە تەواوەتی ئەو بڕیاری دادگای باڵای فیدرالی سەبارەت بە نەوتوگازی هەرێمی کوردستان کە دەڵێ فرۆشتنی نادەستوریە و دەبێ لەژێر سەروەری حکوومەتی عێراقدا بفرۆشرێ، ئەم ڕۆژ بە دیاریکراوی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕەت کرایەوە. یەکێکی دیکە لە بڕیارەکان کە دەبوو ئەمڕۆ یەکلا بکرایەتەوە بڕیاری جارێکی دیکە کردنەوەی دەرگای خۆکاندیدکردن بوو لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق، بەڵام دانیشتنەکەی ئەمڕۆی دادگا دواخرا بۆ ڕۆژی 1/3. دادگای باڵای فیدرالی لە عێراق کە سەرجەم پێکاتەکان ئەندامن تێیدا بە کورد و سوننە و شیعەوە بڕیارەکانی یەکلاکەرەوەن. ئەگەر بڕیارەکانی یەکلاکەرە و سیاسی نین، بۆچی زۆرێک لەلایەنەکان بە تایبەتی لە هەرێمی کوردستان نایەوێت پێوەی پابەند بێن؟ بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی عێراق سەبارەت بە نەوتوگازی هەرێمی کوردستان دەرگای چارەسەر ئەکاتەوە بۆ پەیوەندیشی دروست و دەستوری لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا یاخود نا. بڕیارە قورسەکانی دیکەی داهاتووی دادگای باڵای فیدرالی لەسەر هەرێمی کوردستان و کەیسە ئاڵۆزەکانی دیکەی عێراق چۆن دەبێت؟ گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم برای بەڕێزمان کاک تارق جەوهر چاودێری سیاسی کە لە ڕێگای سکایپ لە شاری هەولێر لەگەڵمانە. کاک تارق سڵاو دەبێت. هەروە برای عزیزمان کاک حەسەن عەلی یاساناس کە جەنابیشان لە شاری کەرکووکەوە لەگەڵمانن. سڵاو لە تۆش بێ کاک حەسەنجان، سوپاستان دەکەم کە ئامادەن لە بەرنامەی پانۆراما. کاک تارق سەرەتا لە بەڕێزەوە دەست پێ بکەم، یعنی بینین دادگای باڵای فیدرالی عێراق کە ئێستا بە باڵاترین دەسەڵات لە عێراق دادەنرێت بڕیار لە دوای بڕیار دەریەکات لە پێناو زۆرێک گەڵن لە پێناو بەرژەوەندی عێراقیەکان و یەکگرتووی عێراق و زۆرێکیشان بڕیارەکان بە سیاسی لە قەڵەمەدەن. خوێنەوەتان بە گشتی چییە بۆ ئەو دۆخی کێسا گوزەرێ بە تایبەت لەلایەن بڕیارەکانی دادگای باڵای فیدرالیەوە کە دۆخێکی ناسروشتی هێناوەتە ئاراوە لە عێراق؟ بەڵێ زۆر سپاس کاک هاوڕێ، شەو باش بۆ جەنابێت و بۆ بینەرانی خۆشەویست و ڕێوسپاویش بۆ کاک حەسەنی میوان هەیە لەگەڵ و لە ڕاستیدا ئەو بابەتە دادگای فیدرالی ڕەنگە لە 4 ساڵ جارێک زۆرترین کاری بکەوێتە سەر ئەو کاتانەیە کە دوای ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردنەکان پێکەنانی پرۆسەی سیاسی هەموو لایەنە سیاسیەکان ڕووی تێدەکەن بە گەلی عێراقیشەوە بۆی بڕیارەکانی چونکە چارەنووساز و بنبڕە و بواری تانەدانی نییە. ئەم دادگایە بە پێی مادەی 92 لە دەستوری عێراقی دامەزراوە و بە پێی ئەو مادەیە دواتریش دەسەڵاتەکانی دیاریکراوە، یعنی هەرکە سەرچەکەی چاودێریکردنی جێبەجێکردنی دەستورە وەکو خۆی کێشە و ناکۆچێکە بێ لە نێوان هەرێمەکان و پارێزگاکان لەگەڵ دەستوری ئیتیحادی یا بڕیار و یاسایە کە دەرچووبی پێچەوانەبی لەگەڵ ناوڕۆکی دەستور کە مافەکانی تێدا جێگیرکراوە، ئەمانە ئەرچی ئەمەیە کە یەکلایی بکاتەوە یا هەندێک بابەت لەنێو دەستوردا ڕوون نییە لاەنە پەیوەندیدارەکان چ حکوومەت بیت پەرلەمانبی چ دەسەڵاتی تربی، یعنی نووسایی بۆ دەکەن داوای شیکردنەوە و ڕوونکردنەوە دەکەن لەسەر ئەو بابەتانە. ئەمە ئەرکەکانیتی ئەگەر ئێستا باسدەوە بکەین دادگای فیدرالی لەم قۆناغەدا غەدری لە کەس کردووە، لە بەرژەوەندی کەسیشی کردووە، بەڕاستی پێم وایە ئەمە ڕەنگە زۆر دەقیق نەبین لەو بابەتەدا، چونکە ئەگەر لە هەرسەرەتاوە دەست پێ بکەین دەرەنجامی هەڵبژاردنەکان کە دادگای فیدرالی پەسەندی کرد تا پەسەندی کرد چەند کاتێکی پێویست بوو، زۆر جار پێیان وابوو کە دادگای فیدرالی دادگایەکی سەر بەخۆ نییە، بەڵام دوای ئەوەی کە ئەنجامەکانی پەسەند کرد هەندێک لایەن تانیان لێدا بە تایبەتی چوارچەوەی هەماهەنگی و دیسان تۆمەتیان بۆ هەڵبەست، دوای ئەوەی ئەنجامەکانی ئەوان ڕەت کرایەوە بە تەکید بەدڵیان نەبوو.
خەڵکی تر مەتحی دەکرد ئەو بەرەیە کە ئێستا کە گلەییان لە دادگای فدرالی هەیە ئەوان ستایشیان دەکردیان گوت دادگایکی سەر بەخۆیە دوای ئەوەی کە دانیشتەکەی پەرلەمانیش ڕێکخرا کە ڕووداوەکانی نەخوازراوی لێکەوتەوە و کۆمەڵێک پەرلەمانتار سکاڵیان تۆمار کرد سکاڵاکەیان دۆڕاند و دادگا بڕیاریدا کە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی لەم خولەدا یعنی بە شێوەیەکی یاسایی و ئاسایی بەڕێوەچوە بەپێی تەفسیری محکەمەی اتحادی لەسەر ئەو سکاڵایی تۆمار کرابوو لەسەر ئەمە دیسان ئەو لایەنە سێقۆڵیە کە کارەکەیان کردبوو و بەشداریان کرد لە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی بە خۆشحاڵیەوە پێشوازیان کرد و ستایشی دادگاکەیان کرد و بەسەر بەخۆ ناویان برد بەڵام خاڵی ینی بنەڕەتی کە بووە مایەی هەڵگێڕانەوەی ڕووداوەکان و هەڵوێستەکان و پرۆسی سیاسی بەگشتی ئەو بڕیارە بوو کە دادگای فدرالی دای سەبارەت بە پێویستە 2/3 ئەندامانی پەرلەمان ئامادە بن لە ڕۆژی هەڵبژاردننی یا لە دانیشتنی هەڵبژاردننی سەرۆکۆمار دوای کاگەیە تاریخیانی ئەو بریارە سەرجەم هاوکێشەکانی لە عێراقدا گۆڕی لە دوای هەڵبژاردن و ئەو پەیمانێتەکانیشی تا ڕادێک ئەمە بڕیارێکی چارەنووساز بوو من ناڵێم ئالۆزی کرد بەڵکو هەندێک لایەن بە خۆشحاڵیەوە پێیان وابوو بە ئاسانی دەتوانن بە تایبەتی گروپی سێلایەنەکە هاوپەیمانی سێقۆڵیەکە پێیان وابوو بە پشتبەستن بە مادەی 59 دەستوری عێراقی دەتوانن هەم بڕگەی یەک هەم بڕگەی دووەمی لەو مادەیەدا دەتوانن دانیشتنیەک ئەنجام بدەن 50 زائد یەک بێ واتە بە زۆرینەیەکی کەمێک زیاد لە نیوە ینی یەک نەفەر زیاتر برێن دانیشتنی کوردستان و سەرۆکۆمار هەڵبژێرن کە ئەمە بەڕاستی پێچەوانە بوو لەگە ناوڕۆکی دەستورەکە چونکە لەوێ بە ئاشکرا لە مادەی هەفتادا ئاماژە بوو دەکاتن کە پێویستە 2/3 دەنگ بەدەست بێنی سەرۆکۆمار یا ئەو کاندیدەی کە دەوێت لە خولی یەکەمدا بێ بە سەرۆکۆمار بۆیە محکەمەی اتحادیە کە ئەو پرسیاری ئاراستەکرا حەسمی ئەو بابەتەی کرد گوتی نەکەر پێویستە ئەوە کەسی براوە 2/3 لە خولی یەکەمی هەڵبژاردنەکە بدەزین بەڵکو پێویستە مەرجە دانیشتنەکە نیسابی تەواو نابێ ئەگە 2/3 واتە 220 ئەندام زیاتر تێدا ئامادە نەبن ئەمە خاڵی وەرچەرخان بوو لە پرۆسی سیاسی عێراقدا بۆی ئەمە بەدڵی ئەو لایەنە سێقۆڵیە نەبوو کە ئەوان بەهاریان هێنا بۆ چۆکان پێیان وابوو بە مادەی 59 دەتوان هەموو پرۆسی سیاسی جێبەجێ بکەن و لایەنەکانی تر کە بەدڵیان نییە هەڵاوێریان بکەن و لە پرۆسا بە دووریان بێخنەوە و ڕێگەشیان بۆ دیاریکردبوون کە ئەمانە پێویستە بچن ببن بە ئۆپۆزیسیۆن ینی بۆیە ئەم بابەتە خاڵی وەرچەرخان بوو بەدڵیان نەبوو دوای ئەوە بینیمان ڕاگررتنی بربژێرێکی لایەنێکی سیاسی بوو کە پارتی دیموکراتی کوردستان بربژێرەکەیان ڕاگیرە دوای ئەوەی پێداچوونەوە کرا لە بابەتەکە سیرمان کرد ئەوانیش دیسان مەرجەکانی تێدا نەبوو دوور خرایەوە یان ئەمە بڕیارێکی تر بوو یەکێک لە بڕیارەکانی تر بڕیاری سێهەمیان مەسەلەی سەرۆکۆمار لە کارەکانی بەردەوام دەبێت تەفسیرێکی وەڵامی تەفسیرەکەی سەرۆکۆماری دایەوەکە سەرۆکۆمار بە دەسەڵاتەکانی خۆی بەردەوام دێت تا ئەو کاتەی سەرۆکۆمارێکی تازە هەڵدەبژێردێت چونکە ئەمەش مشتومڕێکی لەسەر و بەڵام زوو دادگای فدرالی ئەو بابەتەی حەسم کرد و هەروەها ئەوەی بینیشمان ئەوەی ئەمڕۆ بەڕاستی من خۆشم لە هەندێک شوێنی تریش باسم کرد ئەوەی ئەمڕۆ دادگای فدرالی دەیتوانی هەرزوو حەسمی ئەو بابەتە بکە بۆ نەیکرد کار تارق بۆ نەیکرد لەبەرەوەی ویستی دەرفەتێک بداتە لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی لە ماوەی هەتا وەکو یەکی سێ جۆرێک لە نزیکبوونەوە و دیالۆگ دەست پێ بکەن و لە نێوان خۆیان دەبتایبەتی بۆ ماڵی شیعە و بۆ ماڵی کورد لەسەر هەریەک لە سەرۆکۆمار و لەسەر سەرۆکوەزیران و کوتلەی زیاتر یا کورتەی زۆرینە لە نێو پەرلەمان بەڵام من پێم وانییە بە ئاسانی ئەم بابەتە بێتە دی و دلیلیش لەسەر ئەوە چییە ئەگەر قەناعەتی هەبووە دادگای فدرالی ئەمڕۆ کە ئەم کارەی بەڕێز هەلبوسی کردوێتی و لە هەشتی مانگەوە دەرگای پێشکەشکردنی بەربژێری تازەی کردەوە کە ئەمە بڕیارێکی پێچەوانەی یاسای ژمارە هەشتی ساڵی 2012ە کە لە مادەی سێدا 1000 دەرکە دەکرێتەوە بۆ خۆپاڵاوتن و ماوەی سێ ڕۆژیش بۆ هەڵاوێرکردن دوای ئەوە 3 ڕۆژیش بۆ تانەدان زۆر کەسانی تر خراپەوە ئەمە ئەم سیستەمە لە کاتی خۆی بەڕێوە چوو یعنی مانجێک پێ لە سەرەتای دانیشتەکەەوە لە کە دەستەی سەرۆکاتی هەڵبژێردرا بەڕێوە چوو پێویستی بەوە نەبوو هیچ مەرجێک نەبوو مەسەرەن بۆ نمونە بۆشاییەک نەبوو ئەگەر کاندیدەکان هەر 24 کاندیدەکەی تر سەحبیان کردبتەوە شابنەوە
یاخود ئەو 24 کاندیدەی تریش لەلایەن لێژنەی مەسەرەن تایبەتەوە یاخود لەلایەن دادگای باڵاوە هەمویان ڕەت کرابنەوە. بۆیە هیچ مبەرێک نەبوو دەرگا بکەیەوە جارێکی تر خەڵکی تر بێتە ناو سوباخەکە و ئیلا بۆ بەرژەوەندی لایەنێکی سیاسی ئەو کارێک کردبوو. من پێم وایە لەیەکی سێشەوە دادگا ئەو بڕیارە دەدا، بەڵام نەویست ئەمڕۆ ئەم بڕیارە بدات نەباتە کاریگەری خراپ دەستخۆش من بەویستی نەفەسێکی تازە بەدەستپێکردنەوەی گفتوگۆکانی نێوان لایەنە سیاسەکان ببەخشێت. زۆر باشە، من دواتر دێمە خزمەت جەنابەت بۆ ینی قووەتی ئەو بڕیارانەی کە لەلایەن دادگای باڵای فیدرالی عێراقەوە دەرەچێەوە مولزەمکردنی لایەنەکان بە کورد بە سونە بە شیعە بۆ پابندبوون بە بڕیارەکانەوە ئەگەر لایەک پابند نەبێ چی ڕۆدا دواتر وەڵام بەرەوە چمە لای کاک حەسەن. کاک حەسەن دووبارە سڵاوت لێبێ. ئەگەر دادگای باڵای فیدرالی دادگایەکی دەستوری بێت و بە تەوازن سەرجەم پێکاتەکانی تێدا بێ بە کورد و سونە و شیعە، ئەگەر بڕیارەکانی تەفسیری نصوص و مادە دەستوریەکان بێ و شیکردنەوەی زیاتری لەسەر بدا، ئەگەر بڕیارەکانی ینی شیکردنەوەی ئەو هاوکێشە ئاڵۆزانە بێ کە لە عێراق دێتە پێشەوە، ئیتر بۆ دەبێ ئەم دادگایە زۆر جار تاوانبار بکرێت بە دادگایەکی سیاسی یاخود بە لایەنگر بۆ لایەنێک، یاخود زۆر کەس و زۆر لایەن دەڵێن ئێمە ناچینە ژێرباری بڕیارەکانی دادگای باڵای فیدرالیەوە. دەستخۆش لە ڕاستیە ئەگەر تەماشا بکەی خەسمەکانی بەردەم دادگا هەمیشە دڵخۆش نین بۆ بڕیارەیەندرێت، لایەنێک لە بەرژەوەندیەک لا بۆتەوە پێی خۆشە و لایەنێک کە زیانی لە بڕیارەکە کردووە هەرچەندە بڕیارەکە یاسایش بێ پێی ناخۆشە. بۆیە ئەمە شتێکی سروشتیە و ناڕازی بوون بە بڕیاری دادگا نادەستوری دادگا بڕیارەکەی دادگا ناکە. ئەمە بەرزترین دەسەڵاتی داوەری و دەستوریە لە عێراقدا کە چاودێری جێبەجێکردنی دەقەکانی دەستورەکە و حەسمی خلافاتی بینی سوڵتەکانی عێراقەکات. بۆیە قەراراتەکانی محکەمەی فیدرالی بات و مولزەمە و مەجای مشتومڕ و تانەدانی تیانە و ئەوەی کە پێی ڕازیە ئەبێ جێبەجێکە و پێشی ناڕازیە هەر ئەبێ جێبەجێکە، چکە هێزی تر هەیە کە پێی جێبەجێەکەن. ئەم شێوازە کارکردنەی کە ئێستا هەیە لە عێراق بەڕاستی شێوازێکی نوێیە کە ئیجتیهادێکی تازە کراوە لەلایەن محەممەد حەلبوسی بۆ کردنەوەی دووبارە دەرگاکردنەوەی خۆپاڵاوتن. ئەمە شێوازێکە کە هیچ سەنەدێکی یاسایی و دەستوری نییە و پێشاتێکی نوێ و خراپ بوو بۆ عێراق و بۆ کاری دەستوری و یاسایی و بۆ کاری پەرلەمانی لە عێراق، چونکە ئەم دامەزراوەی پەرلەمان دامەزراوەیەکە شوێنی دەرکردنی یاسایە، بەڵام یاساکانی پەرلەمان لەبیرمان نەچێ ئەبێت دەستوری بوونی یاساکان لە قاڵب بدرێ و بە فلتەری محکەمەی فیدرالیە تێپەڕێ. هەر کاتێک کە بڕیارێک یاخود یاسایەکی پەرلەمان دەرەچێ شتێکی تر هەیە لەو باڵاتر کە دەستورە ئەگەر لەژێر چەتری دەستورە جێ نەبێتەوە و پێچەوانە یاخود مخالفی دەستور بێ ئەوە ڕەتەکرێتەوە. هەروەکو بینیمان کاندیدبوونی سەرۆک پەرلەمان کە مەرجەکانی تیانە بوو دادگای فیدرالی ڕەتی کردەوە و چاوەڕوانەکرێ ئەم دەرگای خۆپاڵاوتنەش دووبارە ڕەت بکرێتەوە. لەبەرەوەی ئەمە شتێکی نایاسایی و نادەستورەوە بە شێوازێکی داهێنانێکی نوێ بوو و زیاتری اجتیهادێکی شەخسی بوو بۆ ڕازیکردنی کۆمەڵی لایەنی تر و ئەمە پێشاتێکە کە زیانی ئەبێ بۆ دەستور و بۆ یاسا و بۆ خەڵکی هەموو عێراق بەگشتی. باشە کە ینی کاگ حەسەن کە دادگای باڵای فیدرالی ینی ئەم تەوازنە لە نێوان ینی بڕیار و یاساکان لە نێوان مادە دەستوریەکان لە نێوان هاوڵاتیانی ینی عێراق بەبێ جیاوازی و هەروەها لە نێوان لایەنە سیاسیەکانیش بەبێ جیاوازی بپارێزێت، ینی بۆ زۆر جار ینی بڕیارەکانی کە بە تەواوەتی ینی دەبێت جێبەجێ بکرێ سیرەکەی لەلایەن زۆر لایەنەوە ناچنە ژێرباری بڕیارەکانی و جێبەجێش ناکرێ. بەڵام لە بەرامبەر بینی دادگای باڵای فیدرالی کارتی دیکەی بەرامبەر بەو لایەنانە بەدەستەوە نییە. هۆکارەکەی چییە؟ لە ڕاستیە نەبوونی یەکپارچەی یاخود عێراق وەکو دەوڵەتێک نەیتوانیوە دەوڵەتێکی یەکگرتووی بەهێز بێ و خاوەنی موسەساتی بەهێز بێ کە بتوانێت یاسا و قەرارەکانی بەسەر هەموو پێکاتە و بەش و بەشە جیاوازەکانە جێبەجێ بکە و دەستی بوونی دەستی دەرەکی و بە شێوازێکە کەوای کردووە کە قەراراتەکان هەرچەنە یاسایی و دەستوریش بن مماتەڵە بکرێ لە جێبەجێکردنیان و کاتی پێوە بکوژرێ. بەڵام من پێم وایە ئێستا تەوەجوهێکەیەکەیانەوێ کار بۆ بکەن کە موسەساتە یاسایی و دەستوریەکان سەروەر بن و خاوەنی بڕیاری خۆیان بن
و کار بۆ ئەواکرێت کە ئەم دامەزراوەیە یاخود ئەم دادگا باڵایە کە دادگای فیدرالیە و کار بۆ یاساییبوونی قەراراتەکانی پەرلەمان و حەسمی و کێشە و مەشاکیلەکانەکات ئەبێ قەراراتەکانی قووەتی قانونی هەیە و ئەبێ ملزەم بێ حکوومەتیش وە لایەنەمانیەکانش پێوەی جێبەجێ بکەن چونکە هەر بەم محکەمەی ئەتوانێت ئەوانش عقوبە بدا کە تیا مقەسر بوون ڕەنگە ساڵانی ڕابردوو جیاواز من لە ئێستا و داهاتوو. زۆر باشە دەست خۆش کاگێ حەسەن دێم و خزمەت جەنابێت کاگێ تارەکانی بۆ نمونە زۆرێک بڕیار دەرکراوە بە تایبەتی ینی ئەو بڕیارانەی کە سەبارەت بە هەرێمی کوردستان و بە دیاری کراویژە سەر نەوت و گاز کە دەڵێت ینی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان نایاساییەوە دەبێت لە ژێر چاودێری حکوومەتی عراقی دابێ و لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ بێ و دەبێت حکوومەتی عراق ینی بەشدار بێ وەکو وەزارەتی نەوت لە بەڕێوەبردننی شێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان بەڵام ئەم بڕیارە لەلایەن هەرێمی کوردستانەوە لە ئێستادا ڕەدەکرێتەوە. پێ دوایە ڕەتکردنەوەی بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی دۆخەکە هێندەی تر قورس دەکات و ئالۆز دەکات ئەگەر هەرێمی کوردستان لە داهاتوو پابەند نەبێ پێوەی کارتی قورسی دادگای باڵای فیدرالی بەرامبەر هەرێمی کوردستان چی دەبێت؟ بەڵێ لە ڕاستیدا وەکو هەموو لا دەزانین کە بڕیارەکان ینی بوار نییە بۆ جێبەجێ نەکردنی دەبی پێیس نەبی خۆت لێدوان بدەیت کە بڵێ من ڕێز لە دادگاکردنە بڕیارەکان چەند تێبینیشت دەبێت ڕێکار هەیە بۆ هەرێمی کوردستان بەڵام وەختی دەوێ و کاریشی دەوێ و من پێشم وایە لە سەرەتای ئەو پرۆسەوە لە 2012ەوە ئەم بابەتە لە دژی هەرێمی کوردستان وروژێنراوە بەڵام هەرێمی کوردستان لە هەموو ئەو خولانەی دواتر کە لەگەڵ بەغدا ڕێککەوتون لەگەڵ حکوومەتەکان ڕێککەوتن لە دوای برێن بەڕێسمالی چێوە کە عەبادی بۆ عەبدولمەهدی بۆ ئینجا بۆ کازمی ینی سێ سەرۆکوەزیر هاتوون حکوومەتی هەرێم زۆر جار چووە داخلی گفتوگۆ بۆ لەگەڵیان ڕێککەوتووە لەسەر کۆمەڵێک دۆسیە کە بودجەکان بنێرن و هەرێمیش پابەندی خۆی جێبەجێ بکە بەرامبەر بەغدا بەڵام نەکراوە. باشە پرسیار ئەوەیە هەرێم خۆی دەیزانی 2 مانگ بەر لە ئێستا ئەو بابەتە جارێکی تر لە دادگا وروژێنرا بەڵام بەهۆی پرۆسەی سیاسی بۆ ئەوەی گرژی دروست نەبێ دادگای فیدرالی ئەم بابەتەی دواخست ینی 2 مانگ بەر لە ئێستا ئەوان کە لەگەڵ حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغدا ڕێکەوت لەگەڵ بەرز کازمی دەبووە ئەو کاتی داوا بکە یەکێک لە مەرجەکان داوا بکەن کە ئەو داوایە بچێشنەوە لە محکەمەی فیدرالی بەڵام نیان کردو ئەمە تەقسیرە ئەمە کەم تەرخەمەکە بۆ حکوومەتی هەرێم خۆی دەگەڕێت بەڕاست بۆیە خەڵکێک هەیە بە تەکید لە کەمیندایە بۆ هەرێمی کوردستان هەڵەکانی هەرێمی کوردستان بخۆستەوە بۆ ئەوەی بڕیاری لەو شێوە دەرچێت هەرچەندە زۆرێک لە شارەزایانی بواری یاسا و دەستوری پێیان وایە حکومەکەی محکەمەی فیدرالی دەربارەی هەڵوەشانەوەی یاسایی نەوت و گاز ینی بەڕاستی جۆرێک لە قورسی پێوە دیارە و ڕەنگە هەندێک زیادە ڕۆیشی پێوە دیار بێ هەرچەندە دەیتوانی ئاماژە بەو مادانە بکە کە هەرێمی کوردستان لە یاساکەی خۆیدا ینی کاکتارێک کە تۆڵی قورسی پێوە دیارە ینی مەبەسە ئەوەیە کە ئەگەر بڕیارەکەشی دەکردووە دادگای باڵای فیدرالی عێراق ناتوانێت جێبەجێ بکە مەبەسەکەت ئەوەیە کاڵی قورسی پێوە دیارە من باسی ئەوە ناکەم هەرێم ناتوانێت جێبێت نه هەرێم دەتوانێت هەرێم دەبێت پابەند بێت دەبێت ئیلتیزامی پێوە بکە دەبێت خۆشی لەگەر بگونجێنێ و بەڵام دوجار محکەمەی ئیتحادی بۆ دەسەڵاتی جێبەجێکردن نییە پۆلیسی هەبێ و جێشی هەبێ و بێ ئەو یاسایە بەسەر ئەو لایەنەدا جێبەجێ بکات وەکو خۆتان باستان کرد ئاماژە میوانەکەش ئاماژەی پێکرد عێراق وڵاتێکە لە دوای 2023 نەک لە دوای 2000 عێراق لەوەتی دامەزراوە یاسا سەروەر نەبووە ینی بەپێ قۆناغەکان خراپتری قۆناغ لە سەردەمی بەحسیەکان بوو کە یاسا سەروەر نەبووە دوای 2023 هەوڵێکی زۆر دراکە عێراق دەسەڵاتی قەزایی دەسەڵاتێکی سەربەخۆ و ئەو بڕیارانەی لەوێ دەردەچێت ئەو یاسانەی دەرچێت و خۆی جێبەجێ بکرێت بەڵام بەداخەوە لە دەوڵەتی عێراقی وەکو خۆی جێبەجێ نەکراوە ڕێزی لێ نەگیراوە هەمیشە ململانێ سیاسیەکان زاڵ بوونە بەسەر دەسەڵاتی یاسادانان و هەروە بە دەسەڵاتی دادوەریشەوە ئەمە کاریگەری نەرێتی کردوتە سەر پێگەی ئەو دەسەڵاتانە بۆیە ئەم بڕیارەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستان هەیە بە یاسای نەوت و گاز هەیە ئەمە دوجار دادگای فیدرالی داوای کردووە ڕووی داواکاری دا حکوومەتی فیدرالیە و لەگەر حکوومەتی هەرێم پێکەوە دابنیشن چارەسەر بکەن بەڵام هەندێک ڕێکاری دیاری کردووە بۆ نمونە دەبێت لەگەڵ هەرێمی کوردستان دابنیشن و دیوانی چاودێری دارایی لەگەڵ هەموو ئەو لایەنانە لەگەڵ ئەو کۆمپانیانە دابنیشن بە دوواداچوون بکەن
بزانن ئەو گرێبەست و پارە و چەند ساڵە چۆن کراوە و بەکوێ گەیشتووە ئەمە بە دوواداچوونە بەڵام دوجار تۆپەکە دێتەوە نێو گۆڕەپانی هەردوو حکوومەتی فیدرالی و حکوومەتی هەرێمی کوردستان پێویستیان بە ڕێکەوتنێکەیە. خاڵێکی تر کە دەبوایە دادگا بەڕای من بیری لێ بکاتەوە یا تەکیدی لەسەر بکاتەوە ئەمە پەیوەندی بە پەرلەمانی عێراق فیدراالەیە تەکید بکاتەوە یاسای نەوت و گازێکی فیدرالی دەربچێت کە ئەمەی ئێستا لە عێراق کاری پێ دەکرێت یاسای نەوت و گازی عێراق لە ساڵی 75 و 76 دەرچووە. باشە پێ دوانی ئەمە هەنگاوێک بێ و پاڵنەرێک بێ بۆی کە لە داهاتووە ینی ئەم یاسای نەوت و گازە لە ئەنجومەنی نوێنەران دەرچێت؟ ئەمە یەکێکە لە خەڵقەکان چونکە لە مادەی 112 دەستوری عێراقیدا کە باس لە مەسلەی نەوتەکە لە دوو بڕگەدا لە بەرگەی یەکەمیان کە دەڵێ ئەو چاڵە نەوتیانەی کە ئێستاکە هەیە ئەو کاتی کە دەستوراوەتەوە ئەمە حکوومەتی فیدرالی سەرپەرشتی دەکات لەگەڵ هەرێمەکان بەڵام دەڵێ بۆ ڕێخستنی ئەم بابەتە دەبێ یاسایەک دەربێت. ئەمە مادەی 112 لە بەرگەی یەک بەڵام دەبوایە تەکید بکاتەوە ڕووی پرسیار چۆن لە هەرێم دەکرێت کە کەم تەرخەمە ڕووی ئەو بەرپرسیارەتەشی بخست بە سەر دەسەڵات دارانی بەغدا بڵێ ئێوە کەم تەرخەمن تا ئێستا بۆشایەکی یاسایی هەیە کە بواری نەوت و گاز لە عێراق بە پێی فەلسەفە و تێڕوانین و سیستەمی فیدرالی ڕێک بخاتەوە کە لە سیستەمی فیدرالی دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی کارژێری دەسەڵاتی دادوەری تەنانەت سامانی وڵاتیش ئەمە دابەشەکرێت لە نێوان هەرێم و پارێزگاکان و حکوومەتی فیدرالی هەرێکە بەڵام هەموو خۆر دادگاکە واشی و تۆ کاک تارەکانی ئەگە بڕیارەکەت بخوێنە بێتەوە دادگای باڵای فیدرالی ژواڵە ینی ئەڵێ ئەو سەروەتە نیشتیمانەی کە هەیە هی هەموو عێراقیەکانە و پێویستە بە دادپەروەرانە دابەش بکرێ. باشە ئەمە هەرێمی کوردستانیش لە یاساکەی خۆی ئەوەی باس کرد مادەی 110 ئەینن ئاماژەی پێکراوە لە یاساکەی هەرێمی کوردستان من پێم وایە کێشەکە لە یاساکە نییە کێشەکە یاسای هەرێمی کوردستان خەرقی دەستوری عێراقی نەکردووە بەقەدەر ئەوەی هەرێمی کوردستان تاک لایەنە نەوتی فرۆشتووە و ناشەفافیش بووە لەگەڵ میلەتەکەی خۆی و لەگەڵ بەغداش هەموو ئەو ڕێکەوتنانی پێشتر کراوە هەرێم بەڕاستی پابەند نەبووە لەسەر ئەو بابەتان. ئەمە خاڵێکی لاوازە بۆ نوێنەرانی کوردیش لە بەغدا کە چەند ساڵە کاریان لەسەر کردووە. ئێوە لە پەرلەمانی کوردستان هەموو دەزانن سێ خولبەر لە ئێستاکە یاسایەک دەرچوو یاسای دامەزراندنی سندوقی داهاتە نەوتیەکان بەڵام تا ئێستا ئەو یاسایە جێبەجێ نەکراوە تا ئێستا ئەو سندوقە دانەمەزراوە ئەمەش بوو بە قوربانی ململانی سیاسیەکان و بەشێک لە ناشەفافیەتی سێکتەری نەوت ئەگەر ئەو سندوقە دەبوایە هەموو خەرجیەکانی نەوت و غاز کە دەچێتە دەرێ و پارەکە دێتەوە بێتنە ئەو سندوقە وەلێەوە جارێکی تر بە پێی پلان و بەرنمەیەک لەگەڵ بودجەی هەرێمی کوردستان دابەش بکرێ و خەڵکی کوردستان خێری لێبینێ جگەلەوە یاسای نەوت و گازی هەرێم یاسایەکی باش و پێشکەوتوە لە چاو هەندێک وڵاتی تر کۆمەڵێک کۆمپانیا پێویستە بەو یاسایە دروست بکرێت بۆ ئەوەی هەرێمی کوردستان ینی ژێرخانێکی باشی وەبەرهێنان لە ڕێی کۆمپانیای ناوخۆییەوە بە سوودوەرگرتن لە پێگەیاندنی کەوادری کوردی کە بتوانن بووە ئەو بوارە ببوژێنەوە گەشەی پێ بدەن بەڵام تا ئێستا هیچ لەو کۆمپانیا دروست نەبووە ئەگەر ئەم کۆمپانیانە هەبووایە لە دەرهێنان و لە گەڕان و پشکنین بە دۆزینەوە و دەرهێنان و فرۆشتنی ئەمانە هەرێمی کوردستانی دەگەیاندە ئاستێکی باشتر هەموو کێشەکە نەبوونی شەفافیەتە لە سێکتەری نەوت و گاز هەرێمی کوردستان کەوای کردووە میلەتی خۆشمان بەو قەرارانەی بەغدا دڵخۆش بی و ڕەنگە خەڵکێک ئەگەر بێ برێوەڵی بەغدا زوڵمی لە هەرێمی کوردستان کرد ڕەنگە خەڵکەکە بەدڵیان نەبێ و پێیان وابێ کە ئەمە بەشێکە لەو سیستەمەی کە ناشەفاف و دیپا لە ناشەفافێت و بەتاڵانبردنی نەوتی هەرێمی کوردستان دەکەن ئەمە تێڕوانینی خەڵکە خەڵک ئەگەر دوور سیر بکەین قەرارەکانی بەغدا بەڕاستی کەمکردنەوەیە لە مافێکی دەستوری مادەی 112 کە پێویست بوو بە هاوبەشی لەگەڵ بەغدا جێبەجێ بکرێت قەرارەکانی محکمەی اتحادیش ناڵێ هەموو نەوت و گازەکانی عێراق پێویستە ئیلا حکوومەتی فیدرالی وەزارەتی نەوتی عێراقی جێبەجێ بکات ئەمە پێچەوانەی ناوەڕۆکی دەخودی دەستورەکە دەستورەکە باز لە شەراکەت دەکات لە هاوبەشی دەکات لە گەڕان و پشکنین و دەرهێنان و ساحکردنەوەی و هەروەها دانانی پلانی استراتیژی بە پێی مادەی 112 ئەمە لەگەڵ هەرێم و پارێزگاکان دەبێت خاڵێکی تر هەیە کە نەبوونی یاساکەیە و هەروەها لە گوتارەکەی جەنابی مامجەلالیش کە لە کاتکردنەوەی ئەو هێلەی کە بۆڕی نەوتی هەرێمی کوردستان بە جیهان دەبەستێتەوە لەگەڵ کاک مەسعود لە ساڵی 2009 لە مانجی حەوت کەکرایەوە لە هەولێر لەوێ بە ئاشکرا باز دەکات هەرێمی کوردستان یاساکەی و هەنگاوەکانی بە پێی ئەو مافە دەستوریانەیەکە دەستور دەستوری عێراق لەگەڵ دەستوری عێراقیدا و بە پێی ڕێکەوتنی چ لەگەڵ بەڕێز مالێکی لە حکوومەتەکەی ئەو کە ئەگەر هاتو هەتا مانجی
پێنج و ئەو قسەیە مانجی شوبات بووە ڕێکەوتنەکە ئەگەر هەتا ینی دوای 3 مانگ نەگەیشتە ڕێکەوتن و یاساکەی حکوومەتی فدرالی لە 2010 دەرنەچوو ئەو کاتی هەرێم بۆی هەیە نەوت دەێنێ و کارەکانی خۆی ڕانەگرێ و کار بکە هەرچەندە مالیکی لەم ڕۆژانە وەڵامی کردەوە بەڵێ وەڵامی ڕەتی کردەوە سالمای خەلیزاد بووە بەڵام من پێم وایە ئەو لە ترسی جادەی شیعی لە ترسی ئەوەی بڵێن تۆ حەقت بە هەرێم داوە ئەوان بۆی ئەو کاریان کرد بۆی ئەو ڕوونکردنەوەی دەست خۆش بە کاک تارق دێم و خزمەت جەنابەت کاک حەسەنیانی وەکو جەنابەت و کاک تارقی ژیانی هاوڕان لەسەرەوە زۆرێک لە چاودێرانی دۆخی عێراقی ژیانی هاوڕان لەسەرەوەی کە لە دوای ساڵی 2023ەوە ینی بەمەبەست بوو بە یاخود بە هەندێک لە هۆکارەکانی دیکە نەویستراوە یاسا لە عێراقدا سەروەر بکرێ بەڵام ئەو تا ئێستا ئەبینین لە دوای ینی هەڵبژاردننی پێشوەختی ئەنجومەنی نوێنەران و هاتنە گۆڕەی ینی جارێکی دیکە دادگای باڵای فیدرالی لە دەرکردنی کۆمەڵێک بڕیار و تەفسیرکردنی کۆمەڵێک مادە و ینی نسوسی دەستوری لە مادە دەستوریەکانی عێراق جارێکی کە وەلایەنە سیاسیەکانیش خۆیان چکە هەمویان پێبن بەم دادگایەوە پەنای بۆ بن و داوای لێەکەن و زۆر جاریش هەر ئەو لایەنە خۆیانتانی لێدەن ئەتوانین بڵین ئەم قۆناغەنەوەی کێسە لە عێراق دەستی پێکردووە بە سەروەربوونی دادگای باڵای فیدرالی جارێکی دیکە گەڕانەوە بۆ یاسا و قانونی عێراقی ئەتوانین بڵین عێراقیەکان و لایەنە سیاسیەکان جارێکی دیکە ئەیانەوێ عێراق لە ڕووی یاسایی و دەستوریەوە سەروەر بێ و هەر خۆیان دەیانەوێ خازع بن بۆ ینی بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی ئەم هەنگاوانە توانین بڵین گۆڕاوە ئێستا لە عێراق لە ڕاستیە هەمیشە هەوڵدراوە بۆ جێبەجێکردنی یاسا و دەستور بەڵام هەندێک وەکو پێویستە ئێستا جێبەجێ نەکراوەوە سەروەر نەبووە بەڵام هەر کاتێک دەقە یاسایی و دەستوریەکان سەروەر بوون هەیبەتی تاکی عێراقی و هەیبەتی پەرلەمان و دامەزراوەکان ینی وەکو خۆی شکۆمەند دەبێت لە کاتێکدا کە دامەزراوەکان و هەموو ئەوانەی کە بە یاسا ڕێکراون خۆیان پێشێلی یاساکەن هیچ هەیبەتێک بۆوان نامێنێتەوە هێزێک حزبێک میلیشیایەک پێکاتەیەک وڵاتێکی تر ئەتوانێت 100% پێچەوانەی ئەو بڕیارە یاسایی و دەستوریانی کە لە عێراقا هەیە ینی بە زیانی خەڵک بشکێنێتەوە بۆیە گرنگە واز لەو عورفە بهێنین کە ئێمە هەمیشە بۆ ڕێکەوتنی دەمی و تێپەڕاندنی کات و ینی بە شێوازێکە کە هەمیشە کاتی دروستبوونی کێشەکان گفتوگۆیەکی دووقۆڵی ژێربەژێرەکرێ و سڕەکرێ بۆ ماوەیەکی کاتی و پەنا نابرێ بۆ یاسا و پەنا نابرێ بۆ دەستور یەکێک لە کەم و کورتەکانی کورد و هەرێمی کوردستان ئەوە بووە کە زۆر هاوڕێ نەبووە لەگەڵ یاسا و دەستور هەمیشە پەنای بۆ ئیتفاقیات و شتی نەنووسراو بردووە بۆیە ئەکرا ئەم بۆ چارەسەرکردنی کۆی ئەم کێشانە لە کاتێکدا کە ئێمە خاوەنی هێزێکی زۆر بووین لە بەغدا و ئیتفاقیات و تەوافقاتێکی بەقوتمان هەبوو لەگەڵ لایەنەکان ئەم یاسای نەوت و غازەمان تێپەڕاندایە و ئەم بۆشاییە دەستوری و یاساییەمان نێشتایەتەوە لەسەر هەرێمی کوردستان چونکە مادەی 112 بەڕوونی باز لەوە کات کە لە هەر شوێنێکی عێراق نەوت هەبێ هی هەموو عێراقیەکانە و حکوومەتی عێراق بە هاوکاری لەگەڵ هەرێمەکان و پارێزگاکان دەری ئەهێنن و داهاتەکەی دابەشەکەنەوە بەسەر هەموو خەڵکی عێراقا و جگە لەمەش ئەو شوێنەی کە نەوتەکەی تا دەرهێنێ و زیانی بەرەکەوێ بڕێک لەو پارێ تەرخانەکرێ بۆ بوژانەوە ئاوادانکردنەوەی ئەو شوێنە ینی من پێم وایە ئەگەر تەماشای پرۆسەی دەرهێنانی نەوت و دۆزینەوەی نەوت و فرۆشتنی بە بازارکردنی نەوت لە کوردستان بکەین و بەراوردێکی بکەین بە کۆی ئەو داهاتی کە بەدەست هاتووە لەم پرۆسەیە لەگەڵ ئەو بەشە بودجەیە کە لە عێراق بەدەستمانە هێنا پێش دەرهێنانی نەوت ئێمە دوو بەرابەر زەرەرمان کردووە یعنی ئێمە ئەمانتوانی وەکو خەڵکی کوردستان بەو بودجەیە کە لە بەغداوە بۆمان دێ بەبێ دەرهێنانی نەوت وڵاتەکەمان ئاوادام بکەینەوە بیکەینە سنتەرێکی بازرگانی و زۆرترین کارگەی تیادا بمەزێن لە بری دەرهێنانی نەوت ئەو بۆشایی کە لە عێراقەیە لە ڕووی تیجارەت و بە بازارکردن کە لە ئێستا لە دەروی وڵات دێ ئەکرا کوردستان پایتەخت و سنتەری بە بازارکردن وایە بۆ عێراق و هەموو خەڵک خۆشگوزەرانە بوو و کێشەشمان بۆ دروست نابوو و بەشە بودجەیەکی زۆرشمە ئێمە وەکو کورد هەمیشە باز دەواکەن کە تموحمان هەیە ببین بە دەوڵەت کە نەوتەکەمان لەژێر خاکی خۆمانایە و لەژێر دەسەڵاتی خۆمانایە بۆ کێشە بۆ خۆمان دروستکەین
یعنی ئەکرایە سوودمان لەوە وەربگرتایە لە ئێستاژا کە ئەوە بوو باشترین کار ئەوە بوو کە ئێمە بە یاسایی ئەم کارە بکەین و هەماهەنگیمان هەبێ لەگەڵ حکوومەتی عێراق بۆی کە هیچ وڵاتێک نەتوانێت بە نیوە قیمەت و بە سعری قاچاق نەوت لە ئێمە بکڕێ. بۆیە ئێستا ئەم ناشەفافیە وای کردووە تا ڕادەیەکی زۆر خەڵک حەزەکات پرۆسەی نەوت لەدەست کورد دەربێنرێەوە بەغا ڕاستەخۆ سەرپەرشتی بکە هەرچەندە قەرارەکەی محکەمەی فیدرالی وا ناڵێ ئەگەر تەماشامان کردبێ سەرۆک وەزیران مستەفا کازمی کۆبوونەوەیەکی کرد بە ئەنجومەنی وەزاری کە کار بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارەی دادگا بکەن و کۆمەڵێک لایانی معنی ڕاست پارت کە هەتا ئەتوانن ڕاوێژکاری ناوخۆی و دەرەکی بۆ وەزارەتی نەوت دابینکەن بۆ یەکلایکردنەوەی ئەم کێشەی بینی هەرێم و بەغدا بۆی کە بە چوارچێوەیەکی یاساییە چارەسەر بکرێ و من بە باش ێزانم کە حکوومەتی هەرێم خۆی بگونجێنێ لەگەڵ ئەم قەرارە بەمەرجێک کە حکوومەتی بەغداد زیادەڕێی و تەعاسوف نەکات لە جێبەجێکردنی بڕیارەکە چکە بڕیارەکە بڕیارێکی دیار و سابتە بەڵام هەندێک جار تەعاسوف ئەکرێ یاخود زیادەڕۆیی ئەکرێ لە جێبەجێکردنی یاساکە و هەندێک جار کەمتەرخەمی و نەرمی ئەکرێت یاخود با بڵێن مرونەت نەرمیەت ئەنوێنێن لە جێبەجێکردنی یاساکە بۆی کە بگەنە حەلێکی وەسەط. ئەوەی کە هەیە پێویستە حکوومەتی هەرێم لیژنە دابنێ و کار بۆ بکات کە لەگەڵ ئەم لیژنە وەزاریەی بەغداد بگەنە ڕێکەوتنێک بۆی نەرمیەکە بێ لە جێبەجێکردنی یاساکە بە شێوازێک بێت کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و لە بەرژەوەندی خەڵکی عێراقیش بێت. بۆ نمونە ئەمە لەسەر بڕیارەکەی دادگای فیدرالی کە پەیوەندی هەیە بە هەرێمی کوردستانەوە بەڵام ئەی بیرمان نەچێت ینی دادگای باڵای فیدرالی لە دوای هەڵبژاردننی پێشوەختی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بە دەرکەوتنی ئەنجامەکان و وەخۆی تەزدیقکردنی ئەنجامەکانە لایەن ئەو دادگایەوە ینی قۆناغی شینوی هێناوەتە ئاراوە زۆرێک لە عراقیەکان و زۆرێک لە چاودێرانی سیاسی و زۆرێک لە یاساناسان وایە بینن دەڵێن ئەمە لە بەرابەر بێهێزبوونی لایەنە سیاسەکانی عراقە کە لە دوای پرۆسی هەڵبژاردننی پێشوەختەوە نەیانتوانیوە دەنگی پێویستی شەقام بەدەست بێنن. ئێستا کەواتە تۆپ لە ساحەی یاسا و دادوەران و دادگای باڵای فیدرالی عێراقدایە کەواتە ئەوە توانێت ڕۆڵ بژێڕێتەوە بۆ یاسا و قانون و نسوسە دەستوریەکان بۆی کەیتە عێراق لەو ڕۆوە سەروەر بێت. بەدڵنیاییەوە دامەزراوەیەکی گرنگە محکەمەی فیدرالی و ڕۆڵێکی ینی کارا و باڵای هەیە و ئەو دوایەوەی کە بینیمان کۆمەڵی قەراراتی گرنگی دەرکردووە و لە پێشووتریشە محکەمەی فیدرالی هەموو بڕیارەکانی بڕیاری بات و ملزەم بوون و قەراراتەکانی هەمووی ئەبێت جێبەجێ بکرێن و معادلاتەکان 100% ئەگۆڕێ و بەهێزی محکەمەی فیدرالی زەمانە بۆ هێمنی و ئاسایشی لە هەموو عێراق بەدڵنیاییەوە هەندێک لایەن هەیە ئەنوێ بە چاو سوورکردنەوە و بە کاریگەری خستنە سەر دادگای فیدرالی هەر کاتێک ویستیان لە بەرژەوەندیەوان بڕیارەکان دەربکە و کاتێکە ویستیان بە شێوازێکی تر بێ یاخود بڕیارێک کە دەرەچێت لە بەرژەوەندیوان نەبێ بە باشی نازان و لە بەرژەوەندیوان بێ 100% پشتگیری لێکەن و ئەڵێن بێلایەنی خۆی پاراست. دادگا ئەگەر بمانەوێت دادگایکی ڕاستەقینە بێ هیچ کاتێک لە بەرژەوەندی هەردوو تەرەفەکە نابێت وەکو باسمان کرد چونکە ئەم دوو لایەنە خەسمی یەکن نەیاری یەکن لایەنێک لە بەرژەوەندیەتی لایەنێک لە بەرژەوەندی نییە بەڵام ئەم بڕیارەکە دەرەچێت بڕیارێکی یاسایی و دەستوریە یعنی ئەمە بوو هەموو کۆی پرۆسەکان دروستە. ئێستا ئەمە ئەگەر لە باسی کردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ سەر کۆمار ئەگەر بماویستایە ڕێیەکی دەستوری و یاساییمان دەستکەوێت ئەکراس سەرۆکی پەرلەمان دوو ڕێکار بکرێتە بەر یەکەم بیخاتە دەنگدانەوە لە ناو پەرلەمان بۆی کە ئایا پێتان چۆنە بە کۆی دەنگی پەرلەمان ئێمە دەرگای خۆپاڵاوتن بکەین و لە پێش ئەوەش ئەبوو داوا لە محکەمەی فیدرالی بکە بۆی کە ئایا ئەمە دەستوریە یاخود نادەستوریە دەرگا خۆپاڵاوتنەکە بەڵام ئەمان ئەیانەیە بۆ سوغراتی قانونی ئەگەڕێن کە دیاری نەکراوە لە یاسای ژمارە هەشتی ساڵی 2008 مەسەلەن جاری دووەم بکرێتەوە یا جاری سێم بۆیە ئەیانەوێ بە شێوازێک چۆن ئەڵێ بە ئۆفساید بچنە گۆڵەوە ئەم دادگایش ئێستا دادگایەکە خاوەن توانا و قووەتێکی یاسایی تەواوە کە نایڵێ ئەم جۆرە بەسەریا تێپەڕێت چونکە ئەوە لەنگی و کەمیە بۆ محکەمەی فیدرالی کە کۆمەڵێک مخالەفاتی دەستوری و یاخود قوانین و یاسای نادەستوری بەسەرەوە تێپەڕێت. ئەمە نیشانەی ئەوەیە کە بەڵێ ئەم محکەمەیە لە ئێستاە خاوەن دەسەڵاتێکی تەواوە
و قەرارەتەکانی قەراراتی دروستن بە شێوازێکە کە هەموو لایەنەکان ملزەمەکە کە پابند بن پێیەوە. دەست خۆش کاک حەسەن. کاک تارق، ینی زۆرێک گلەیەکەوە هەیە، ینی خۆی ئەگەر بێتە سەر واقع، ینی بناغی دروستبوونی ئەم دادگایە دادگایەکی سیاسی دەستوریە، تەنازانم تا چەند لەگەڵم ڕایایی، بەڵام ینی ئەوەی بەس دەنگت تۆزێک زایفە توا دەنگت ئێستا دەنگم باشەگاتە جەنابەت کاک تارق. باشە ئێستا ئەڵێم خۆی بناغی دروستبوونی دادگای باڵای فدرالی ڕاستە یاسایی و دەستوریە و ڕوویەکی سیاسیشی هەیە، بەڵام ئەوەی کە زۆرێک لەلایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەمە کە لە هەرێمی کوردستان جۆمان لێبوو لەسەر زاری حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە گلەیەوە ئەکرەکاڵێ دادگاکە موسەیەس کراوە یاخود بە سیاسی کراوە. تا چەند لەگەڵ ئەو ڕایایی ئەم دادگایە ڕاستە دادگایەکی سیاسی دەستوری قانونیە لە عێراقدا؟ لە ڕاستیدا دەستور پرۆسەی سیاسی هەموو دەسەڵاتەکانی دەسەڵاتی جێبەجێکردن، دەسەڵاتی یاسادانان، دەسەڵاتی دادوەری، ماف و ئەرکەکانی هاوڵاتی لە عێراق هەموو ئەوانە لە چوارچەوەی دەستور ڕێکخراوە. ئەم دادگایە ئیشی ئەوەیە لێنەگەڕێ ئەو دەستورە پێشێل بکرێت، کەواتە هەم لایەنی ئیداری و کارجێڕی، هەم لایەنی سیاسی، هەم لایەنی قەزایی و قانونی و تەشریعی دەگرێتەوە لەگەڵ مافەکان. هەموو ئەمانە ئەرچی ئەو دادگایەیە سیاست و یاسا دوو ڕووی یەک دراون. بە ناکرێت لە وڵاتێکدا باس لە سیستەمێکی پێشکەوت و دیموکراسی بکەیت لە ڕووی سیاسیەوە ئەگەر هات و یاسا سەروەر نەبێت. بۆیە ئەمانە تەواوکەری یەکن. بە تەکید هەر قەرارێکی لەو دادگایانە دەرەچێت دوو دیوی هەیە و کاریگەریشیان هەیە. بڕیارەکان هەم کاریگەری لەسەر جێبەجێکردنی یاسا و دەستورەکە هەیە، هەم کاریگەری و ڕنگدانەوەی لەسەر ڕەوشە سیاسیەکەش دەبێت. ئەمە واقعە، بەڵام ئایا لێرە پرسیارەکە ئەوەیە ئایا ئەو دادوەرە بەرەزانەی کە دەوێت نۆکەسن و هەندێکیان احتیاطن، ئایا ئەوانە وابیر دەکەنەوە وەکو ئەندامێکی حزبێک لەوێدانراون؟ بە تاکید ئەو سوێندەی خواردویانە ئەوان دەبێت ناوەڕۆکی یاسا و دەستورەکان شی بکەنەوە و بڕیاری دروست بدەن. جا کەسێک زەرمەندە، حزبێک زەرمەندە، پێکاتەیەک زەرمەندە، ئەوە کێشەی ئەوان نییە. شایەتیان بۆی کە بێلایانی خۆیان پاراسۆ لەو ڕۆ کاک تارق؟ وەڵی من پێم وایە تا ئێستا بڕیارەکانیان منطقی تێدایە بەڕاستی، هەردوو بەرەی پرۆسی سیاسی لە هەندێک بڕیارەکانی ئەو لە زەرمەند بوونە، لە هەندێکیان لە بڕیارەکاندا بەدڵیان بووە، ینی هەردوو بەرە. ئەگەر سەیری بکەی عێراق ئێستاکە دوو بەرەیە لە پرۆسی سیاسی و ناکۆچیانیش، هەم لە ماڵی شیعە، هەم لە ماڵی کورد، هەم لە ماڵی سوننە، ئەم ناکۆچیانە ڕنگدانەوەی هەیە. ئەگەر باز لە بینی ئێرە و بەغداش بکەی ڕەنگە ئەو بڕیارەی دش بە قانونی نەوت و گازی هەرێمی کوردستان ڕەنگە ئەمەیان ئەگەر تۆزێک خەڵکێک وا هەست بکاتن زیادە ڕۆیی پێوە دیارە و پێویست بوو هەندێک بابەت ڕوبەڕووی هەردوو حکومەت بکرێتەوە. ئەگەر کەم تەرخەمێک هەیە بۆ شایی یاساییەکە قسەی لەسەر بکرێت، بەڵام بە تەکید هێزە سیاسیەکان کە زەرمەند دەبن تانە دایمەن هەم لە دەسەڵاتی دادوەری دەگرین، لە دادگای فدرالی دەگرین و دەبینین لە کاتی پرۆسی هەڵبژاردن ڕەخنە لە کۆمیسیۆن دەگیرێت کە نەیتوانیوە یاخود سازشی بۆ هەندێک لایەنی سیاسی. ئەمانە لە کۆمەلگای ڕۆژهەڵاتیدا زۆر ئاساییە جۆمان لێ دەبێت، بەڵام دوجار ڕەنگە ئێستا هەندێک لایەن ڕەخنەیان لە دادگا هەبوو چەند بڕیارێکی داوە لە دواییە. بەڵام ئەگەر ئەو بڕیارەی ئەمڕۆی دەربکرد و بیگوت بە قەرارەکەی حەلبووسی قەرارێکی دروستە و لەگەڵ بنەماکانی یاسا و یاسای هەڵبژاردننی سەرۆکۆمار دەگونجێت، ئەمڕۆ جێمان لێ دەبوو دەیانگۆ ئەمە دادگایەکی سەر بەخۆیە. بەڵام ئەگەر هاتوو بڕیارەکەی پێچەوانەی خواستەکەی ئەوان بێ، بە تاکید پێیان وایە دادگاکە دیسان موسەیەسە لە بەرژەوەندی چەند لایەنێکی سیاسی بچەکە. جارە من پێم وایە ئۆتۆمەتە ناڕاستە بۆ لەبەرەوەی توانیان کوردن هەمومان دەزانین کوردیش لەلایەن دوو هێزی سیاسیەوە پێشنیار کراوە. ئەوانەی سوننە دوانن لەلایەن هێزەکانەوە پێشنیار کراوە، شیعەکانیش دواریان هەیە، دوان لە لای تیاری سەڵپیەوە دوش لە لای ئیتاری تەنسیقیەوە پێشنیار کراون. ئەو دادوەرانە باشە ئەگەر هاتوو بۆ نمونە ئەو دادوەرانە لەسەر بنەمایەکی حزبی کاریان کردبێت، خۆ دوی تیاری سەدری ڕوتی سەدر لەگەر دووەکەی سوننەکان ئەوە چوار، یەکێکی هەولێریش برادرانی پارتی پێشنیاریان کردووە، ئەمە پێنج، کەواتە پێنج لە کۆی نۆ ئەندام پێنجیان واتە زۆرینا، ینی زۆرینەیان لەگەڵ بڕیارەکان دەڕۆن، بەڵام ئەوان وەکو ئەوە بیریان نەکردوێتەوە ئەگەر کاندیدێک مەرجەکانی یاسایی تێدانیە و مەرجە دەستوریەکانی تێدانیە لە بەخاتری فلان کەس
چونکە ئەمە بەرپرسیارەتێکی گەورەیە ڕاستە ئەو کەسە لە باگراوندێکی سیاسی حزبیەوە دەستێتە ئەوێ بەڵام دوجار مەسوولیاتەکەی مەسوولیاتی ئەوە نییە بێدیفاع لە حزبێکی سیاسی یا لە کەسایەتێکی سیاسی بکە چونکە هەم بۆ ناوبانجی خۆی هەم بۆ ئەو پێگەیەی کە خەڵک متمانێت پێ دادگایەکی باڵایە دەسەڵاتێکی ڕەهای هەیە لە عێراقدا کە هیچ دەسەڵاتی ناتوانێت بڕیارەکانی بکاتەوە بۆی مەسوولیاتێکی گەورەیە من پێم وانێ بە ئاسانی هەوان هەم تاریخی و مێژووی خۆیان لە بواری دادوەری و ئەمە دوا سەرنج و پەیامی بەڕێز لەم بارەوە بزانم ینی پێشبینی چیەکەی بۆ بڕیارەکانی داهاتووی دادگای باڵای فدرالی ئەگەر لە ماوەی یەخ و لە کەمتر سەرنجی خۆتم پێ بڵێ سوپاس دەکەم. بەڵێ دەڕاستیدا من پێم وایە لە یەکی سێ دادگای فدرالی بڕیاری گرنگ ئەوەیە کە حەسمی بڕیارەکەی بەڕێز هەڵبووسی بکە بەڕەتکردنەوە چونکە هەموو ئەگەرەکان ئاماژە بۆ دەکەن ئەوڕۆ بینیمان دیمەنەکانی دادگاشمان بینی ینی پارێزەری داکۆچی کار لە بەڕێز هەڵبووسی نەیتوانی قەناعەت بە دادگار بێنێ و نەیتوانی قەناعەت بە لایەنی بەرامبەریش کە داوایان لەسەر سکاڵیان لەسەر تۆمارکردوون بێنێ کە مبەررەکە چییە کاکە بۆ ماوەکە درێژ کردوتەوە بۆ ئەو ئەندامانە 24 کەس ماون لە ململانێ لە بەربژێرەکان گوتی وڵا لەبەرەوەی بەربژێری باشی تێدا نەبوو تۆ چۆن دەر پێوە چییە کە بەربژێری باشی تێدا نەبوو چی ئەو حەقی بە تۆدایە قانون یاسا لەکوێ بۆیە من پێم وایە چاوەڕێ ئەوە دەکەم لە یەکی سێوە ئەو بڕیارەی بەڕێز هەڵبووسی کە دووبارە دەرگای خۆپاڵاوتنی کردەوە ئەمە بە بڕیارێک ئاسایی و نادەستوری وەسف دەکرێ و ئەو کاتی ئەو 24 کەسەی کە لە خودی یەکەمدا خۆیان کە بەربژێر کردو هەر ئەوانەوە پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکوماردە دەمێنەوە. دەست خۆش کاک حەسەن وەکو کاکتارە گوتی ئەنی پێشبینی ئەوە کە ئەگەر بڕیارەکە لە بەرژەوەندی ینی لایەنێکی دیکە بۆ نمونە لە دژی هەڵبووسی یەکلاوێتەوە دۆخی داهاتووی عێراق بەرەوشوەگە جەنابی شت دوا سەرنجت بڵێ لە کەمتر لە یەخولەکە سوپاس دەکەم. دیارە لە ڕاستیە ئەم قەرارانەی دادگا بە شێوازێکە کە لە بەرژەوەندی کۆی عێراق و پرۆسەی سیاسی عێراقە بەڵام ڕەنگە لە بەرژەوەندی هەندێک لایەن و حزبی ناو پرۆسەی سیاسی نەبێ ئەمە ئێمە گەر تەماشا بکەین بەرژەوەندی گشتێکەوە بە کۆی پرۆسەی سیاسی گرنگترە لەوەی کە لە بەرژەوەندی چەند گروپێک یاخۆ چەند حزبێکی ناوەمە بۆیە من پێم وایە خۆیانی لەگەڵە گونجێنن و بە شێوازێک هەوڵەدەن بێنەوە سەر ساحەکە و هەموو ئامانجەکانە بێ بۆ ئەوە بێکە شکۆی عێراق و سیادی عێراق پارێزرێ و ئێمە ژۆک و کورد پێویستە زیاتر خۆمان لەگەڵ دەستور و یاسا بگونجێنین و هەموو کارەکانمان بکەین بەکاری یاسایی و دوور بکەوینەوە لەو ڕێگە نایاسایانەی کە لە ڕابردووە گرتومانەتە بەریەک و ئەوەی کە گرنگە بۆ کورد یەک ریزی و تەبایی ناوماڵی کووردە ئێستا کورد کاتی لە بەردەم ماوە تاوەکو حەسمکردنی ئەو قەرارە ئەتوانن بگەنە ڕێکەوتن لەسەر دیاریکردنی کاندیدێک دوای ئەوەی کە بڕیاری دادگاش دەرەچێ بە ڕەتکردنەوەی ئەو بڕیارە کە ئەگەرێکە کە دادگا ڕەتی کردەوە کاریگەریەکی قورسی لەسەر کورد نابێت چونکە ئێستا تۆپەکە لە ساحەی کووردە و ئەگەر کورد ڕێکەوتنی هەبێت بۆ دیاریکردنی سەرۆ کۆمارێک بە دنیایەوە هەنگاوەکانی داهاتوو ڕەنگە کاراسانی زیاتری شەبێت. کاک حەسەن عەلی یاساناس کە لە کەرکووک لەگەڵ ما سوپاس دەکەم هەروە سوپاس بۆ کاک تاق جەوهەر چاودێری سیاسی کە لە ڕێگای سکایپۆ لە شاری هەولێر لەگەڵمان بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراما پێشکەش کرا خواتان لەگەڵ